دەچینە لای باسکردن و گفتوگۆکردن لەبارەی ئەم بابەتە ئابووریە و دارایە گرنگەی کە کاریگەرێکی تەنها لەسەر رووسیانە بەڵکو لەسەر کۆی ناوچەکە و جیهانیش بڵێن کاریگەری دادەنێت. ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر کامەران قادری یعقوب کە بەڕێزیان پسپۆری دارایی و ئابووریە و لە ئەستۆدیۆ میانمانە. دکتۆر کامەران بانی باش با لەو پرسیارەوە دەست پێ بکەین هەنگاوێکی لەم شێوەی کە رووسیا ئەینێت و ئەوێت ئەو بابەتانی کە ئەینێرێتە دەرەوە بە تایبەتی گازی سروشتی چونکە ئەمە بابەتێکی زۆر گرنگە و بۆ ئەوروپاش گرنگە دەوێت بە دراوی ڕۆبڵ مامەڵی لەگەڵا بکات. ئەمە تا چەند ئەتوانێت سەرکەوتو بێ لەم هەنگاوە؟ بەڵێ بەڕاستی ئێمە ئەبێ پێشەوەی کە باسی دراوە ڕۆبڵەکە بکەین ئەبێ باسی ستراکچەی ئابووری ئەوروپا و لەگەڵ رووسیا بکەین. ئایا رووسیا بە شێوەیەکی سەرەکی پشت بە سامانی سروشتیە بەسێ وەڵامەکەی بەڵێ کەواتە ئەگەر ئەو سوور بێ لەسەروی کە بە ڕۆبڵ بیفرۆشە بەرامبەر بە وڵاتانی تر ئەگە وڵاتانی تر ڕازی نەبن وڵاتانی توش زەرەکەن ئەمیش زەرەکە بەڵام کامیان زۆر کەمتر تەحملی مەسەلەکە ئاکات و بەرامبەر بەوە بەڕاستی ئەوروپاش ئەتوانین بڵین بەلایانی کەمەوە یەک لە سەرسەی غازی هەموو بەکارهێنراوی هەموو ئەوروپا لە رووسیاوە ئێنێ کەواتە بۆ ئەوروپاش زۆر ئاسان نیە واز لە غازی یا گازی رووسی بێنە یا ئەوەی کە پێ لای خۆیان پێڵێن غاز کە دەستبەرداری ئەوە بێ کەواتە ئەبێ لێرەیە نقطەیەکی ناوەندی هەردووچان هەبێ بەڵام رووسیا لە چیەوە دەستی پێ کردووە لە دوو وڵاتی کەمەوە دەستی پێ کردووە ئەم دوو وڵاتە مەسەلەن کەمترین غاز لە ئەوروپاوە نەک لە بەرەوەی کە مەسەلەن غاز لە شوێنی ترەوەن لە بەرەوەی کە چالاشی ئابوووریەکان لەم دوو وڵاتە کەمترە حتمما غاز کەمتر بەکارێنێت مەسەلەن بۆ ئەڵمانیای هەڵنەبژاردووە کە 82 ملیۆن کەسە بۆچی مەسەلەن فەڕەنسای هەڵنەبژاردووە خۆ ئەوانی جارێ ئەکاونتیان بە ڕۆبڵ نەکردوەوە هاتۆ دوو وڵاتی دیاریکراوی بچوو شێڵ کردەوە بۆی تێستی لەسەر کاوە بۆی پیشانی وڵاتانی تری بدا کە ئایا کاریگەریەکەی چەندێکە ئایا سەرکەوتوو ئەبێ لەوەی کە بە ڕۆبڵ بیفرۆشە یان نە حتا ئەگە سەرکەوتوش بێت کاریگەریی گەوری بەسەر ئابووری رووسیا نابێت دواتە بۆچی دوجار لە باتی ئەو پارانێکە لە سامانی سروشتی و دەستیەکەوێت لە باتی کە بە دۆلار دەستیکەوێت کابێت لە بانکا داینێ و لە احتیاطاتە داینێ و کامە پشتە بۆ پارەکەی خۆی ئەمجارە بە ڕۆبڵ دەستیەکەوێت ئێمە ئاگامان لەو نقطەیە بێت یعنی بە دۆلار دەستی ناکەوێت کەواتە ئەو دۆلارە ئەبێ ئەو دۆلاری کە ماوێت ئەبێ بیڵێتەوە ئەگەر نەتوانێت بیڵێتەوە کاتە دۆلارەکەی کەم کات ئەو کاتە دوجار دوای 6 مانگی بینین کە خطەکەی بەو ڕادەیە ناجح نابێت کە پێی ئەوترێت دوای لە کاتی گۆڕینی دۆلار بۆ ئەو بڵێن بە ڕۆبڵی رووسی لەو کاتەیە رووسیا خۆی زەرەرێکات کە لەبەری کە کاتێکە تۆ بە ڕۆبڵ ئەیتێ پارەکەی ئیتێ دوجار رووسیا پیسی بە دۆلارە ئێم دۆلارە لەکوێ بێنێ مەسەن ئەگە غاز و نەوت و هەمووی بە ڕۆبڵ بفرۆشێت خۆتۆ پیسی ئیسراداتە خۆ خەڵک ڕۆبڵ لێوەر ناگرێت لە بەرامبەر مەسەن ئەوە ئەوروپاش ڕۆبڵی لێوەرگرتی لەبەرەوە دوجار ئەو ڕۆبڵە بەکارێنێتەوە بۆچی بۆ غاز و ئینەکە بەڵام خۆ وڵاتانی تر لێوەر ناگرن مەسەن ئەمریکا لێوەر ناگرێت وڵاتانی تۆ پێویستە بە شتومەچێکە کە لە دەرەوەی وڵاتەوە بینی کە حتا سین کە هاوپەیمانێتی ڕۆبڵی لێوەر ناگرێت یا بێ پارەی سینی بەکاربێنی یان هیچ شتێک کەواتە ئەبێ ئێمە ئەوە بزانین ئایا ئەو ئیسراداتانی کە ئەیێنێ ئەو دۆلاری کە هەیەی کافیە بۆی کە ئەو ئیسراداتانی ئەیێنێت پڕیکاتەوە گە پڕی نکاتەوە دوجار هەر بێ بچێتەوە دۆلار بکرێت واتە ئەبێ بچێتەوە بۆ ناو بازار ئەو ڕۆبڵی کە پێێتی وەریگرتووە لە ئەوروپا بیخاتەوە ناو بازار دۆلاری دکتۆر ئەم رووسیا ئەم هەنگاوانی کە تۆ باسیەکەی هەمووی لەبەر چاوە بۆچی ئەی هەنگاوێکی لەو شێوە ئەنێت بەڵێت بەم شێوە مامەڵە بکە ئەمە پرسیارێکی زۆر جوانە بۆی کە بۆ شۆرتێرم بۆ ماوە کورد لە مای 6 مانگە تووشی ئەو کارەسەدە گەورەیە نابێت کە ئێستا من باسم کردوتم دوای دۆلاری دەست ناکرێت ساڵێکی توی نابێت کە 300 ملیار یا بەلانی کەمەوە 300 ملیار دۆلاری هەیە بەلانی کەمەوە بەشی فترێک لە فترەکان هەرێکە 100 ملیاری لە ماوەی بەکارێنێ مشکلێکی نابێت بەڵام بۆچی ئەم شتە ئەکات کە ئەو شتە مەسەلەن ئەزانین کە ئەو کێشانەی لە داهاتووە تووشە بێ بەڵام هەر ئەیکات لەبەر ئەوەی کە ئەو فشارانەی کە لە سەرەتی و پلانیان هەیە کە پشت بەستن بە سەرچاوی سروشتی و یا بازرگانی پەیوەندی بازرگانی ئەوروپا ئەمریکا بەرامبەر بە رووسیا پلانێکیانەیە کە کەم کرێتەوە یعنی ئەتوانین بڵێن ئەم ساڵاوانەیە لە سی لە ساڵ چلی بازرگانی لەگەڵ رووسیا کەم کرێتەوە بۆی پیشانیان بە بڵێ ئەگە بازرگانی کەم کردەوە ئاوە بێت لە ڕاستیە ئەگەر هات و کەسێک پسپۆری بواری ئابووری بۆ سەری لۆنگتێرم کە ماوە درێژ بکات خەڵکی ئاسایی ڕەنگە هەسی پێ نەکات خەڵکی ئاسایی بڵێ ئاها گازگرام بووم یا ئەوەی کە پلای خۆم پێڵەن غازگرام بۆ بە $7 بۆ مەتر مکعبێک بەڵام
لە دوجارە ئەمە بۆ ماوە کورتە و رووسیا ژزانێک ئەمە هاوڵاتی ئەم شتان نازانە بەڕاستی خەڵکی ئاسیا شتان نازانێ بڵێ وڵات دوای 2 ساڵ دلار دەست ناکە و احتیاطاتەکەمە بێتەوە دوای ڕۆبڵ قیمەتەکەی دا ئەبەزێ دوای تووشی کێشەی ئابووری خەڵک ئەڵێ بە چەند غازم دەسەکەوێت ئەمە خەڵکی ئەوروپا شەروە ینی هەموو هاوڵاتی گەروایە لەبەریکە ئەو خۆ دانانی شێت مەسەلا حسابی ئەو کە 2 ساڵی چیلی ئەمانە لەبەرەوە ئێوە پیشانی خەڵکانی ئەوروپای بات ئێوێ خەلل لە خەڵکانی ئەوروپا دروست کات بۆی کەچی بۆی کە ئینستیبڵتی ینی ناجێگیری سیاسی دروست کرد کە ناجێگیری سیاسی دروست کرد ئەو کاتە حتما وڵاتانی دیموکراسین ینی خەڵک دەتوانێت حتا حکوومەتەکان بڕوخێنێت بەڕاستی بەبێ پەرلەمانیش چەندین تەجروبەی وا هەیە لە مێژووە لە ئەوروپایە ئەوێت وا لە سیاسەکان کە ناچاریان کە هیچ نەوەی بەلانی کەمەوە ئەو زەختە حسارە ئابوووریە ئەو گامارەوەی کە لەسەر رووسیا هەرچەنە تا ئێستا گامارەکە نەگەشتە ئاسێکی وە کە رووسای پێ بلەرزێت بەڵام بەرەو ئەوە ئەڕات ئەوێ ستۆپی پێ بکە واتە پێی بڵێت تا ئێرە بەسە هەر ئەمریکا گەباناتەوە خسمەتە سەر ئەمەە و ئەبێ ناچار باش ڕوسانە سامانی سروشتیم لێ دکتۆر رووسیا ترسی لە چییە تۆڵی لێگرە سەرسی گازی سروشتی ئەوروپا ئەو دابینیەکە ینی کاتە ئەوروپا مەجبورێت مامەڵە لەگەڵەوە بکە ترسی لە چییە بڵێ ئەڵمانیا ئەڵێت تەمان ئەمریکاوتی داوای لە ئەوروپا کرد بە تایبەتی ئەڵمانیا و فەڕەنسا بە تایبەتی ئەڵمانیا داوچکە زۆرترین علاقاتی تیجاری لەگەڵ رووسیا بە تایبەتی لە بواری سامانی سروشتیە داوای لێ کرد کە هیچ نەوەی بەلایانی کەمەوە نیوەی لێ نەکرێت مثلا نیوەی گازی لێ نەکرێت بە دوای بەدیلی ترا بگرێت حتا ویستیان هایدرۆژین بەهەیە ئەو بەدیلە هەیە ئەو بەدیلە تا ئێستا نەتوانراوە 100% بدۆزێتەوە بەڵام وتێتی هەوڵ بە پلانێک دانێکە ئەوە کەم بکەیتەوە بەڵام ئەڵمانیا وتی من تا ساڵی 2027 ئەنجا ئەتوانم لە ساسی پشت بە غازی یعنی ئێساگەر مەسەرەن 100 تن لە غاز بکرێت لە رووسیا ئەو کات ئەتوانێت 30 تن بکرێت کە ماوەیەکی زۆر بەڕاستی 2020 5 ساڵی تر یعنی ئەڵێ ستێپ با ستێپ ئەتوانم ئەوە بکەم ئەمە شتێکی زۆر قورسە بدی هیچ لەم قۆناغەیە ئەگەر بەدیل هەبوایە ئەوروپا ئەمریکا کەسەر جێبەجێ نەکرد بەس دیارە هیچ بەدیلێک نییە کە بتوانێت بەدیلی غازی رووسیا بگرێتەوە بەدیل هەیە بەڵام سعری زۆرە کە سعری زۆر بوو نرخی زۆر بوو بە تۆ بە نرخێکی گران بە بازاری فرشتەوە کە بە نرخی بازار فرشتەوە ئاسی گشتی نرخەکان بەرز بێتەوە کە ئاسی گشتی نرخەکان بەرز بۆ واتە چی ڕۆیە کە پێڵەن ئینفلیشن واتە مثلا ئەبێ حکومت نەفقاتی خۆی زیاکە کە نەفقاتی خۆی زیاکەی واتە کورتێنان ڕۆیە لە بودجەیە کە کورتێنان ڕوویە ئەبێ پارە تەبعکە کە پارە تەبعکە ئەوەنەی تر کێشەکان قورستر ئەبێتەوە و تۆ مثلا شتومەکی کە لە ئەوروپا ئەگەر دوو یۆرۆی تێ بچێت بۆ ئێمەیەت ئێمە ئیکڕین بەڵام حەوی یۆرۆی تێچێ بۆ ئێمە دهزارێکان نایکڕین کاک ئەچین بەدیلی ترێ کەواتە ئەو لەوە ئەترسێت واتە لەوە ئەترسێت سەکتەرەکانی تری ژوێران بن بۆیە نەتا ئێستا نەیانتوانیوە بچنە پێشەوە بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە رووسیا زەرێکی گەورەی نەکردووە یا حتا لەم کڕینی گازەش کە ئەوروپا ئیکڕێت بە تایبەتی ئەوروپا پشتی پێبەستێت بتوانرێت مەسەلەن رووسیا بڵێ وەڵام من ئەوە تا باشم ئابوووریەکەم باشە نەخێن ڕۆبڵ دابەزیەوە بەس بە ئەکسپکتیشن دابەزیەوە بەس بە تەوقعات دابەزیەوە تەوقعەکەن کە ئەوروپا ناچار بێت ڕۆبڵ بەکاربێنێ بەڵام بۆ لۆنگ تێرم بۆ ماوە درێژ نازان کە تۆ ئێستا رووسیا چی وەرەگرێت لە باتی غاز و نەوت دۆلار وەرەگرێت دۆلارەکە دا ئەنێت بازرگانەکان پێویستە بە دۆلار بوو ئەیان ناتێ بۆ ئیسرات لە دەرەوە بێن ئەو کاتەکە ڕۆبڵ وەرگێت ئەی چی با بە بازرگانەکان بچن ئیسرادات بێن ئەمە مشکلەیە ڕەنگە ئەوروپا هەنێ ڕۆبڵ وەرگێت ئەو ڕۆبڵ دواتر بەکارێنێتەوە بۆچی بۆ کڕینی گازەکە ئەی وڵاتایی تر ئەی باقی هەموو وڵاتایی تر ئەی ئەمریکا ئەی کەنەدا ئەی ئوسترالیا مثلا ئەی یابان ئەی کۆریای باشووری ئەخۆ وڵاتی سەناعەت بەڵێ دکتۆر شتێکی تر هەیە بەدەر لە سامانە سروشتەکان کە گاز گرنگترینیانە بۆ مامەڵەی نێوان رووسیا وڵاتە ئەوروپیەکان بابەتی خواردنیژێ خواردەمەنی وەکو گەنم وەکو ڕۆن ئەمە زەیت بە تایبەتی چکە و دوو وڵاتە هەردووشیان هەناردەکارێکی گەورن چ ئۆکراین چ رووسیا بۆ ئەوروپا یعنی ئەمە ژوای کردو بازارەکانی ئەوروپای تووشی جۆرێک لە هەڵاوسانی نرخەکان کردووە لەمانە ئەوروپا زیاتر زەرەرەکە یاخود لەمانە رووسیا زیاتر زەرەرەکە چکە رووسیا هەناردەکارە لەوانەیە هەناردەکە ینی شوێنێکی تر بدۆزێتەوە بۆی هەناردەی کابۆی بەڵام ئەی ئەوروپا بەدیلەکەی چیە بێ لەمانە خۆراک خۆتە زین گرنگە لە ڕوانگەی ئابووری و ئسام پێ دەڵم کە رووسیا زیاتر زەرەرەکە بۆچی لە ئەوروپا ئاسی گشتی نرخەکان بەرزبێتەوە مەسەلەن نرخی ڕۆن و برنجۆمانە بەرزبێتەوە بەڵام دەخلی تاکە کەسی ئەوروپا لە سا دە و پێشتر پێشەوەی ئەم مەسەلەی ئۆکرانیا و ئەم شەڕانە ڕووبە لە سا 15 داهاتەکەی ئەیا بەچی ئەیا بە خواردن ئێستا ئەو پەڕەکەی لە سا چەند لە سا مەسەلەن 50 ئەیات بە خواردن ئەو کاتە ئاسی گوزەران تۆزە نزمە بێتەوە ڕاستە بەڵام معنای ئەوە نیە کە ئەوروپا تاکەکانی ئەوروپا ناتوان خواردن بکڕن گرانیش بێتوان بیکڕن بەڵام ئەوەی کە ناتوانێت لە بۆ لەبەرێک وەکوتم پێشتر داهاتی تاکە کەسی ئەوروپا ئەمەنە زۆر بووە
لە سادەی داهاتەکە دەی بەخواردن چونکە تۆ ناتوانین لە سادە زیاتر بخۆی یعنی فیزیکلی ناتوانین بخۆی یعنی ناتوانانی مثلەن ڕۆژی 2 کیلۆ برنج بخۆی مثلەن یعنی تۆ ئەتوانی برێک لە پارەی کەم لە چی سەرفکەیت لەو پارە زۆری کە تۆ دەستەکەی برێکی پارەی کەم ئەی بەخواردن لەم قۆناغی داهاتوە ئەبێ ئەوروپیەکان ئەگە پێشتر لە 115 داهاتی خۆیان یابێ بەخواردن داهاتی تاکە کەسیان ئێستا بێ لە 130 بن داهاتی تاکە کەسیان و ئەبێ لەوانی تری بگرنەوە لە مەسەلەن ئەو شتە تەرفیهانەکە خۆش گوزەرانەکە ئەمە پێشتر چوون بۆ سیاحت 6 مانگ جارێ ئێستا بێ ساڵی جارێ بچن بۆ هەمووی ئەبێ بن بەخواردن بەڵام ئەوەی کە زەرەر دەکات ئەوروپا نیە لە ڕووی خواردنەوە بڵێ خەڵک وڵات بمرێ ببرتە ئەوەی زەرەر دەکات وڵاتە هەژارەکانە جا ئاستی شنەکەن کە کاتێک بەرز بێتەوە بۆ ئەوروپاش بەرز بێتەوە بۆ ئەفریقاش بەرز بێتەوە بۆ هەموو وڵاتان بەرز بێتەوە تۆ باشە تۆ پرسیارێکی تری کردوت باشە ئەی رووسیا توانێت بینێرێ بۆ وڵاتانی تر ئەخە بینێرێ بۆ وڵاتانی تر پێشتر ئەم خواردنەی کە هەی بووە وڵاتانی تر لە شوێنی ترەوە دابینیان کردووە مەسەلەن ئێستا ئەو کەس ئەو وڵاتانی کە لە رووسیا هێناویانە ئەو لە رووسیا ئێستاش بەردەوامە ئەوەی کە چۆ بۆ ئەوروپا ببینێرە بۆ شوێنی تر بەس ئەو شوێنانی تر کە ئێمە باسیەکەین لە شوێنی ترەوە دابینیان کردو چەند ساڵە چۆن ژیان خۆر پێشیان بە رووسیا نەبستووە لە شوێنی ترەوە دابینیان کردو باشە خاڵی دوم ئەگەر سعر بەرز بووە ئەو وڵاتە هەژارەکانی دەستکەن بە زەرعات بۆ لەبەری کە بۆیە خۆیان زەرعاتیان نەکردووە لەبەری کە کۆست ینی تێچووی بەرەمێنانی زۆر بووە مثلا کیلۆی گەرم مەسەگە 1000 دینار بوو بێت بەڵام لە رووسیا بە 500 دینار بووی هێناوێنە ئەوی رووسیان هێناوە ئێستا بەڵام ئەگەر لە عێراق ئێستا کیلۆی گەرم لە رووسیا کەیت ببە بە 2000 دینار ئەوی خۆمان 1000 دینار دێت ئەوی خۆمان بەرەمێنین کەواتە دیسانەوە لە رووسیا چی ئەبێت ناتوانێت وەرەقەی چی بەکاربێنێ وەرەقەی زەراعە بەکاربێنێ دژی ئەوروپا و وڵاتانی جیهان بەڵام ئەتوانێت بە ئاسانی وەرەقەی مەسەلەن سامانی سروشتی بەکار باش کاتە ئەم دۆخی کە ئێستا دروست بۆ لە ڕووی ئابووریەوە لە رووسیا و لە ئەوروپاش ئەتوانین بڵین کاریگەری ئەرێنیە بێت لەسەر هەندێک لە وڵاتەکانی ترکە کەم دەرامەتن و پشت بە داهاتی خۆیان یاخود پشت بە بەروبوومی خۆیان نابستن بۆ نمونە مەسە وڵاتێکی وەکو عێراق کە تۆ باسە کرد هەوڵبات کە زیاتر و بەرهێنان یاخود بەرەمهێنانی زیاد بکە لەو بارەیە سیارێکی زۆر جوانە من دەمێکە بیرم لەوە کردێت وتم ئەگەر هاتوو هەڵاوسان لە جیهانان ڕووبات هەرچەنە ئەم هەڵاوسانە مندان بەوەیانم کە هەڵاوسان شتێکی خراپە یعنی لەوانەیە مەجموعەی خەڵک پێێتە هێڵ هێژاریەوە مەسەگە شت گرامێ خۆمان باش ئێمە دەساتمان دیاری کراوە ئەگەر یەکێک مۆزەفێ داهاتەکەی دیاری کراوە ئەگەر ئاسێکی شتێک خەڵک بەرز بێتەوە حتمەن ئەم داهاتی کە پێشتر بۆ لە 150 بۆ خواردن سەرف کرد ئێستا بێ لە سانەوەی بۆ خواردن سەرف کرد بەڵام لە لایەکی ترەوە ئیجابیاتیشی هەیە ما بێ دانبەوە بنێن ئیجابیاتەکەی چیە مەسەلەن وەک وتم ئەگەر گەنم گران بێت ڕاستە ئەمە من دانبوویانم کە خراپە ئەبێت تۆ سیاساتی مالی و نەقدی بەکار بێنیت نەک لە ڕێی هەڵاوسانەوە تۆ بچیت ئینتاج زیاد بکەیت لە چەند شەوێکی ترمانەیە بەڕاستی سەکاتیەوە نییە لەم بەرنامەیە باسیکردن لەبەری کە فترێکی زۆری پێچێت تا شەرحیکەم چۆن ئەتوانێت کە گەشە بە زەراعە و سەناعەبات بەڵام ئەم گەشەکە من پێڵم گەشە بە زەراعەبات مەسەلەن ئێستا خۆمان زارعەکانمان گەنم بەرهەمێن و ئەیەن بە حکوومەتی عراقی بۆچیان بە حکوومەتی عراقی ئەی بۆ لە بازار نافرۆشن لەبەر حکوومەتی عراقی 750 دینار یا 1000 دیناری پێەیە بەسەگە خۆی 1000 دینار بکات لە بازارە هەر بەبێ 1000 دینار بکات حتمما ناچێت بۆ حکوومەت بیاتی ئەو هەموو مەشاکلی توش بێت هەر ڕێک لە بازارە ئەیفرۆشێت کەواتە ئەگەر هاتوو نرخی شتانە ئێستا من 100% ئەمە تێبینیەکەم لە داهاتووە کە مەسەلەن ڕۆن گران نەبووە مەسەلەن ئێمە معمەلی ڕۆنمان نییە حتمما بۆ منتجین باشە بۆ ئەو کەسانی کە بەرهەمێن باشە لەبەرێک ئەوەی رووسیاە جاران بە بۆ بەکاربەر چۆنە بۆ بەکاربەر زۆر خراپە تەمان بەڵام لێرەیە ئەبێت حکومەت چی بکات بۆی کە تەمان بەکاربەر چ جۆرە بەکاربەرمانەیە دەوڵەمەنە مامناوەندە فەقیرە حکومەت یەکسەر ئەبێت تەدەخل بکاتەوە ئەوەی کە فەقیرە ئەبێت چی بکات ئەبێت مەسەلەن داعمی بکات بۆی کە ئەو پارەی کە بێت هیچ نەبێ بەشی خواردن بکات بەڵام ئەوەی دەوڵەمەنەکە ئەگەر هاتوو لە ساڵدەی پارەکەی یابوو بە خواردن ئێستا ئەو پارەکەی لە ساسی ئەیا بە خواردن تۆزە لە تەرفیهی خۆی کەمەکاتەوە مشکلی نییە طبقه امام ناوەندەکەش تقریبا مشکلی نییە گەل لە 150 پارەکەی یابێ بە خواردن ئێستا لە 180 یا بە خواردن هەر ڕەنگە مشکلی نەبێ بەس هێڵی هێژا و کەسانی کاکەونە هێڵی هێژارەوە ئەبێ زوو فریانکەوی چونکە ئەوان بەڕاستی ئەو پارانی کە پیانە بەشی خواردنەکەش ناکەن نەک بەشی ئەوەی کە بڵێن پاری کارەبا و ئاو ئەمانی لێبیت هو حکومت لەم حاڵەتانە ئەبێت تەدەخل بکات خەڵکانێکی بەڕاستی زۆریش نین بڵێن لە 180 لە ژێر هێڵی هێژاری وەیە ڕاستە خەڵک هێژارە بەڵام خەڵکانێک مەسەلەن لەوانەیە لە 110 15 لە ژێر هێڵی هێژارەوە داعم بکات بۆ ئەوەی کە بەلایانی کەمە خواردنیان دەستکەوێت باشە دکتۆر با دوا پرسیار لە بەڕێز بکەم ئەگەر هاتوو رووسیا هەنگاوێکی نابەوەی کە لە داهاتووە چکە فشارەکان زۆرترە بن ڕۆژانە لەسەری بەهۆی سزا ئابوووریەکان و بەهۆی شەڕەکەشەوە ئەگەر هاتوو لە داهاتووە بڕیارێکیدا کە سەرجەم هەناردەکردنی بابەتەکانی و بەرهەمەکانی کە ئینێرێتە دەرەوە بە ڕۆبڵ مامەڵی لەگەڵا بکە ئەمە کاردانەوە بڵین کاریگەرەکەی لەسەر رووسیا چێ بێ لەسەر ئەوانەشی کە بۆیان ئەنێرێت چێ بێ باشە پرسیارێکی زۆر جوانە تەمان بۆچی ئەمریکا خەڵکی جیهان دۆلار بەکارێنن لەبەرێکە یەک لەسەر 4 GDP هەموو جیهان لە ئەمریکا بەرهەمێت
باشە ئەجا ڕاستەخۆ بێ یان ڕاستەخۆ بێت کەواتە تۆ کە هەنار دەو زۆر بوو لە هەموو شتەکانە کەواتە تۆ توانیت بڵێ من بە پارەی خۆم تەعاملێکم بەڵام بۆ رووسیا و سین و وڵاتانی تر نیان یابان نیانتوانێت بە پارەی خۆیان هەنار دەبکەن لەبەرچی لەبەرەوەی کە نسبەتی GDP نسبەتی بەرهەمی ناوخۆییان بۆ کۆی گشتی هەموو بەرهەمی جیهان لە سا 2 پێگەناوە لە سا 5 پێگەناوە لە سا 10 بگەنەوە یعنی شتێکی وان نەبووە کە تا بڵێیت کاریگەریی گەورەی هەبێت بڵێ نایفرۆشم مثلا ئەمریکا بڵێ من بە دۆلار نەبێت نایفرۆشم مەسەی وڵاتێک بڵێ من لێ ناکڕم دەست ناکەوێت لە هیچ شوێنێک مثلا بۆینگە دەستەکەوێت لە هیچ شوێنێک مەسە تاری بۆینگە دەستەکەی بە دۆلار لەبەرکە های سۆفیستیکەی تەکنۆلۆژیە وڵێن زۆر ئاڵۆزە کە رووسیا و سین و ئەمانە تا ئێستا نەیانتوانیوە پێی بگەن بەڕاستی ئەگەر رووسیا بڵێ کەواتە بە حسابی ئەوی خۆی بکات چەند ئەتوانێت ئەوە بڵێن عقلیشی پێشکە بێڵێت خۆ چەند ساڵیش حەزێک کرد بێڵێ بەڵام لەبەروی کە ئەزانەیە کە مووقیفی ضعیفە بەس مووقیفی لە چیە بەقوتە لە نەوتا کە نەوتیش کارەساتە بەڕاستی بۆ دەوڵەتانەی کاینە لەبەری کە فلەکچوێشنی زۆرتیا بەرزونزمی زۆرتیایە بودجەکەی بەردەوام لە گۆڕانایە واتت صنعا نسبەتی بەشداریکردنی پیشەسازی بۆ کۆی گشتی GDP بەریتانیا لە 150 لە 150 ئیشەکەی باش بوو لەبەرەوە ئەوە بە هیچ شێک ناتوانێت بکات لە داهاتوە لەبەری کە صادراتی بەس لە زراعەیە هەیە ئەویش لەوانەیە لە ساڵ 15 کۆی گشتی هەموو صادرات بێت هەروە صادرانێتی نەوتیشی هەیە کە ئەوەش هەر بەڕاستی زۆر ئینە بێ باقی شتەکانی ترە بێ ئیسرادی بکە بۆ خۆی ناتوان دروستی بکە کە ئیسرادی بکە پیسی بە دۆلارە بێ بەڕاستی دەست خۆش من هەرچەنە ئاماژەم بۆ کرد کە دوا پرسیارمە بێ بەڵام با پرسیارێکی تریشکەم هەر لەو بارەیەوە ئەی بۆ مەسەلەن ئەو وڵاتانی کە ئێستا ئەیانەیەوە بەرهێنان لە گازی سروشتیا بکەن مەسەلەن بۆ نمونە وڵاتێکی وەکو قەتەر وڵاتێکی وەکووانی وڵاتانی کەنداو ئەتوانن بەدیل بن بۆ جێگرەوە بن بۆ گازی سروشتی رووسیا هەرچەنە هەرێمی کوردستانیش باسەکرێ لێەوەی بەڵام هەرێمی کوردستان بڵێن گفتوگۆکان لەبارەیەوە زیاتر ئەوەیە کە ئێشتا هەرێمی کوردستان نەگەیشتۆتە ئاستی بەرەمهێنانی گازی سروشتی بۆ خۆژێنی ناو بڵێن هەرێمی کوردستان و عێراق بەڵام باز لەوانی تریشەکرێ بەڵێ ئەوە ئەگەرەوە بۆ ئەبێ باچی دوو ڕێگە بکەین یەکەم لۆکیشن شوێنی جوگرافیای قەتەر و هەرێمی کوردستان جیاوازە لە شوێنی جوگرافیای رووسیا بەڕاستی رووسیا زۆر بە ئاسانی بە نرخێکی زۆر کە مەتوانێت گاز بێنێتە ئەوروپا لەبەری کە نزیکە و حتا حەق لە گازەکان نزیکە لە یعنی لە خۆرهەڵاتی رووسیانێ لە نزیکەی ڕۆژئاوی رووسیا لەبەری کە بە هەموو شتێک کۆستە واتە هەموو شتێک چییە تێچووە تێچۆکەی چەنە خۆ ئەڵمانیا توانێت گاز لە شوێنی تر بکە بەس تێچۆکە یەکجار زۆرە لەکوێ گاز بە 5 دلار لە رووسیا بکرێ و لە شوێنی تر بە 7 دلار بکرێت دوجارە بێتە ئینفلیشن ئەوەی هەڵاوسان ئەوەی قەتەریش بە هیچ شێوەیەک ناتوانێت منافس لە ڕووی تێچووە منەڵم ناتوانێت منافسەی رووسیا بکات واتە لەبەری کە لۆکیشنەکەی دوورە لەبەری کە تەکنیکیان زۆر قورسە لەم کاتەیە بە ماوەی 6 مانگ توانێت ئەوە بکرێت ڕەنگە بە ماوەی لۆنگ تێرم ئەگەر ئەوروپا ڕەنگە زۆر گرنگی نییە بۆی کە تێچۆکەشی بەرز بێت لێ بکرێت بەڵام ئیسtisماراتی ئەوێت چەندین مەسەلەن لەوانەیە بڵێن دو-سێ ساڵی پێچە تا ئەو پرۆژێت تەواو ئەبێ و بیگەێنێ بە ئەوروپا گازی ئەو وڵاتان بگەێنێ بە نسبەت کوردستانەوە کوردستان نسبەتی گازی یعنی ئەمە بەڕاستی خۆمان هەڵخەڵەتانەوە کاکەجان گازی کوردستان کەمە ڕێژەکەی ئەوەنە نییە کە بتوانێت لە 120 پێداویستی ئەوروپا پڕ بکاتەوە ئەمە یەک دووش پێویستی بە ئیسtisماراتێکی زۆرە گازی کوردستان یعنی ئێستا ئیسtisماراتەکەی ئەوەی کە کراوە بەس ئەگەر بەشی ناو خۆ بکات یعنی پێویستی بە ئیسtisماراتێکی پێشتر بە فترەی سوقیە و لە ئابووریا پێڵەن فترەی سوقی ئەو فترەی سوقیە مەسەلەن لەوانەیە پێویستی بە 2 ساڵ 3 ساڵ بێت ئەوروپا ئەمریکا تحملی ئەوە ناکەن 2 ساڵ 3 ساڵ مەسەلەن بەردەوام گاز ئەم شەڕ بەردەوامێ بەڕاستی ئەوانەیە لە شوێنێکە قەتیسی بکەن بەڵام ڕەنگە بۆ لۆنگ تێرم بۆ ماوە درێژ پلانی ئەوە هەبێت بەشێک لە گازی کوردستان مەسەلەن هەناردەی دەرەوە بکرێت هەرچەنە من پێتان ئەڵم کە ئەو احتیاطاتانی کە لەژێر زەویە هەیە لە سایە دەی ئەو احتیاطاتانیە کە لە رووسایە لە سایە هەشتیشی نییە ئەوەی کە لە قەتەرە بەڕاستی ئێمە بێ حسابێکی ئەوە بکەین بەڕاستی وەکو نەوتەکەی لێنێ بەداخەوە دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کامەران قادری یعقوب کە بەڕێزان پسپۆری ئابووری دارایە سپاس دەکەین کامڕۆ لەگەڵمانە ئامادە بووین خێر بیت